الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. الحمد لله ما شاء الله، 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 ما شاء الله. لو رصد جوان خواه سباز بوتو خواه، ما شاء الله. لو نعمة جواني تو خواه سباز بوتو. الحمد لله. من آسو أسماء صوفيم لسليماني بستويكي ششي 2019 توانيم إنتاج لأمازون بقرم بفضل خواي قورة. الحمد لله، الحمد لله. خواي قورة سباز بوتو، خواي قورة سباز بو نعمتها كانت. ما شاء الله ما شاء الله. كوكو. هلا 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 كوكو. هلا 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 ده كوكو. هلا 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 هلا. الحمد لله رب العالمين.
ما خوش مرجع اما بچكي بلو فرونتد امازون لسليماني لخوا بزيابه انتاجي خوا ما سپاس بو خوي گوره فضلي خوا امرو تماني 4 روجه لخوا بزيابه ما شاء الله يلبه سپاس بو خوا زور لي ترسام ناني نهاته سپاس بو خوا امرو ناني شياوته بجيمشتو لبيانيو چیکڵدانەی خواردنی تیاکەواتە ئەمە مانایەکی خۆشکەرێ ئینشاءالله بەڵام ئەوێ 3 نەفەر دایک و باوکەکە مەشغوڵکە تا ئەیکەمەوە ژوێنی خۆی دەستی خۆشەوە لای بە Coucou. Coucou. ئەمڕۆ بێچوو ئەمازۆنەکە تەمەنی 7 ڕۆژە ئەمڕۆ 26/6 20 مانگە دایک بوو. کوکو
کوکوگیان ئێستا ئەمڕۆ کەورەتر بە ماشەڵای لێبێ ڕۆژانە یەک ژەم من نانی ئێمێ ما باقی خۆیاندا کۆڵاپەکە ئەیێنێ ئەمڕۆ تەمەنی 6 ڕۆژە هاتە هەفتەیەکە فەرقی کردووە سپاس بۆخوا بلو فرۆنتد ئەمەزۆن ئەمڕۆ تەمەنی 7 ڕۆژە لە چاو دەسما تقریبا قیاسەکەی دیارە دەستخۆش الرحمن الرحیم الحمد لله توانیم ئەڵقەیەکی زیو دروستکەم بۆ ئەو تێرە تایبەتەی خۆم ناوی خۆمی لەسەر هەڵکۆڵراوە بۆ کۆمپیوتەر ڕۆژی لەدایک بوونی تێرەکە ئینشاءالله بەرهەمێکی جوان دەرەچێت تاک دەرەچێت لە سلێمانیا ئینشاءالله خۆشیەکەی ئەوەشە بە زیو بۆم دروست کردووە ئەمڕۆ تەمەنی 9 ڕۆژە تووتی ئەمەزۆنەکە قاچەکانی زۆر جوانە تێبینی بکەن بینی ئەژنۆی و لەپی قاچی زۆر کورتە هێشتا چاوی نەکراوەتەوە انشاءالله بە خێر و بە سەلامەت گەورە ئەبێ بوو چاو یەکەم ڕۆژ و دوم ڕۆژە شکر بەخوا فەرقی کردووە ئەمڕۆ ڕۆژی 11هەمە ماشەڵڵا ماشەڵڵا بە دایکە و باوکەکە نانیدەنێ سوپاس بۆ خۆ سوپاس بۆ خۆ داوەی ڕۆژ و نیوێک 2 ڕۆژ جام کردەوە هەتا قاچی ئەخزا تا تۆزە گەورەتر بوو سوپاس بۆ خۆ ئێستا خۆشەویستێکی زۆر زۆریان بۆی هەیە بە هەردووکیان نانیادەنێ لەخوا بەزیابێ بسم الله ما شاء الله اللهم صل على محمد وعلى آل محمد ما شاء الله كثير نامي نعمتي شكل ضعني خطوة سپاس بۆ ئەمڕۆ 2019 تەمەنی بێچۆتوتیەکە 13 ڕۆژە 13 لەسەر 14 ئینشاءالله بم جوانە ئەڵقاخەمە قاچی و چاوەڕوانی ڤیدیۆ زیاتر بن بە پشتیوانی خودا ئاسۆ عوسمان سۆفی ڕێزەسڵای تایبەتم هەیە بۆ هەموو لایەک شاوی هەموو لایەک ماچەکەم 2/7/2019